دیارە ئەو پرۆژانە بە هەوڵ و هیمەتی جەنابی کاک تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەگەڕ خراونەوە فترەی پێشوو بەهۆی قەیرانەوە ڕاگیرابوون، بەڵام ئێستا خۆشبەختانە ئەوە پرۆژەکان ئیشی تیا ئەکرێت و بەخرێتە خزمەتی خەڵکی گەرمیانەوە بۆ ئاوەدان و بۆ خۆشگوزەرانی خەڵکەکەی. و لێرایشەوە ئەتوانم مژدەیەک بە خەڵکی گەرمیان بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بدەم کە پرۆژەی دووسایدی کەلار دەربەنی خان لە فترەیەکی نزیکە بە هەوڵ و هیمەتی جەنابی کاک تاڵەبانی بەگەڕ ئەخرێتەوە و ئیسایش لەسەر ئەوە کرێت کە بودجەی تەواوی بۆ دابنێتوە ئیشەکان دەست پێ ئەکاتەوە ئەوە کە زۆر کێشەیەکی گەورەی خەڵکە لە ڕووی ڕێگەوبانەوە ئەو پرۆژە کە تەواو بێت خزمەتێکی دیاری بەرچاوی هەرێمی کوردستان بەگشتی و خەڵکی گەرمیان بە تایبەتی ئەکات. لێراوە ئەکرێ من هەم بە ناوی ئیدارەوە بە ناوی خەڵکی گەرمیانەوە دەستخۆشی زۆر و تایبەتمان بۆ جەنابی کاک و ئەو وەزارەتە معنیانەی و حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەوڵ و خەم و بەگرخستنەوەی پرۆژەکانی گەرمیان بوون، ئەو پرۆژانەی کە پرۆژەی گرنگ و دیار و ستراتیژین بە تایبەت پرۆژەی دووسایدی کەلار دەربەنی خان کە دڵنیام لە فترەیەکی زۆر کەمدا مەکائینەکان دێنەوە سەر شوێنی خۆیان و دەست بەکار و خۆیانەکەنەوە بۆ ئەوی لە فترەیەکی دیاری معەنە ئەو پرۆژە تەواو بێ ئەو ڕێگا گرنگە بخرێتە خزمەتی هاتوچۆوە و خزمەتی هاوڵاتیانەوە.